بۆچی نەخۆش ئیحالی سلێمانی دەکرێت من ئێستا ئاماری 2 مانگم خوێندەوە بۆ ڕاگەیاندنەکان لە مانگی حوتی 2025 37 یا 38 ئیحالەمان هەبووە بە هەمان شێوەش بۆ مانگی هەشت یعنی ئەتوانم بڵێم بە معدلی ئیسعافێک دەرەچێت ڕۆژانە ئەو ئیسعافانە بۆ کوێ ڕۆن بۆ نەخۆشخانەی شار دەڕۆن بۆ بەشی قەستەڕە دەڕۆن بۆ بژانەوەی لێرە دڵ بۆ نمونە پزیشکێکی هێناوی لێم پرسیون بە دواداچوونم کردو بۆچی ئێمە حالەیەکەی وتوێتی دکتۆر ئەم کابرایە هاتووە من فحسم کردووە تەشخیصم کردووە جەڵدەیە پێویستەکە زوو بە زوو قەستەڕی بۆ بکرێن جا من ئەگەر بڵێ چیت کردو بۆ قەستەڕە پێدەڵم لەسەر ڕێکخراوی IOM ڕێکخراوی کۆچی جیهانی بیناکەم دروست کردووە بیناکە لە ئێستا بە مواسەفاتی ستانداردی قەستەڕە هۆڵی قەستەڕە بیناکەم دروست کردووە بێتە سەرەوەی ئامێرەکە بۆ نەکڕاوە ئامێرەکەم لە ئەنجومەنی وەزیرانە موافقەتێکی ئەنجومەنی وەزیرانی دەبێ هاوشێوەی شارەکانی تر چۆن قەستەڕیان بۆکەنەوە بۆ ئەم شارەش بکەنەوە منیش لەگەڵتم منیش هاوسۆستم من زیاتر مسرم لە سەرەوەی کە نقطە بە نقطەی داواکاریەکان یاخود نقصانیەکانی کەرتی تەندروستی لەم شارە پڕ بکەمەوە داواکاریەکانی تۆ جێبەجێکراوە ئامێرانەی کە پێویست بوو هەندێکیان نەخێر بۆ نمونە پێشووتر پێش ماوەی کەم ئامێری شکاندنی بەردی گورچیلە بە داتای 6 پزیشکی پسپۆڕی ئەو بوارە ینی سەب سپێشاڵیتیان هەیە لەو بوارە لەگەڵەوەشدا دەرخستەیەکی تێر و دەسەل کە کەمترین سعرمان وەرگرتووە ملیارێک و 200 سرف نەکرا بینیم بۆ شوێنێکی تر سرف کراوە ئەوەی کە منی دڵتەنگ کرد ئەوەیە کە کۆتا شاری ئەم کوردستانە بووین هێشتا ئامێرەکەمان بۆ نەکڕە لە کاتێک ئامیڵە هەڵەبجە چاوێکی جیاوازی لەسەر و کەچی بۆ شێوازش نیە لە تۆڕی کۆمەڵاتی ئامەژت بۆدا کە ئاوی زۆر بخۆنەوە تاوەکو بەردی گورچی لە دروست نەکەین لەو کاتەوە هیچ نەخۆشەگاتوتە ئێرە و ئیحالە بکرێ بۆ سلێمانی ئیحالەکە ناکرێ ئەزانی بۆ چونکە بۆ نمونە پزیشکی پسپۆری میز و میزڕۆ دەیبینێ دوو بەردی گورچیلەی هەیە پێویستی بە شکاندنە ئەم کەسە بەو ئازاری بەردی گورچیلەوە کە ئەوەندەی ئازاری لەدایک بوون قورسە ینی دوو ئازار کە خەڵک بەرگەی ناگرێت یەکێک ئازاری لەدایک بوونە دووەمیان ئازاری بەردی گورچیلێ ئەم دوو ئازارە یەکێکن لە ئازارە سەختەکان بە پێی ڕێنمایەکانی پزیشکی پسپۆری میز و میزەڕۆ پێوتون کە ئەوەندا و بخۆیتەوە ئەوەندەی کە میزەکە سپی بێ نزیک لە ئاوەکە بێ تۆ یەکێکی لەوانی کە گورچیلەکانت پارێزراوە ئێمن کە حکوومەت ئەوەمەکان خۆم هاوشارەکانی خۆم خۆش دەوێت ئەبێ ڕێگەیەکی تریان پێ بڵێن بۆی تووشی بەردی گورچیلە نەبوون ئەوە بوو مەبەستەکە سەبارەت بەو ئامێرە پێویستە بۆ هەڵەبجە بۆیە من جەختەکەمەوە دووبارە داواکاری دەنێرمەوە بۆ بەڕێز وەزیری تەندروستی بۆی بەرزی بکاتەوە بۆ ئەنجومەنی وەزیران لەوەی کە ئەمە بەداتا و تومانە پزیشکانی پسپۆری میز و میزەڕۆ کۆنووسیان نووسیوە کە پێویستە چونکە ژمارەیەکی زۆر نەخۆشمان هەیە بۆ لە شارەکەی خۆمانە بیداییترین خزمەتگوزاری تەندروستیە نەبێت کۆتا پرسیارمەوە بێ بە ئەگەرێکی زۆر و ینی چەندێک کولفەمان ئەوێ یاخود چەندێک جیهازمان ئەوێت بۆ ئەوەی کە ئیتر لانی کەم نەخۆش کەم بکەینەوە بۆ شارەکانی تر ئیحالەکرێ ئێستا ئەو ئامێری کە پێویستمانە قەستەڕە بە نزیکەی 2 ملیار دینارە لە ئەنجومەنی وەزیرانە ئامێرێکی ئێماڕایمانەیە تەنها یەک ئامێرمان هەیە لە ئەگەریشکانی کە ماوەی 3 مانگەشکاوە من خەڵک دەنێرمە دەرەوەی شار و هیچ ئەهلیەکی ژنیە قوتی نییە خەڵکەکەی فەقیرە ینی تەنانەت ئەهلیش بکرێتەوە خەڵک ناتوانێت خەڵک تەنها چاوی لەسەر شتێکە ویش کەرتی گشتیە بۆیە من تەرکیزەکەم زیاترەوەی من وەکو شارەکانی تر نیم هیچ ئەهلیەک نییە لەم شارەیە ئەزانی بە ئەگەر ناڕزایەکانی شارەکانی کە لە شوێنێکەوە هەڵ بمژێتەوە کەرتی تایبەتەکەی هەڵی دەمژێت ئەگینا کەرتی گشتیەکەیان بەو شێوەیە نییە من تەحەدای هەموو شارەکان دەکەم بەڵام من شکردێکی گشتی بەهێزم هەبێت خەڵکەکەی من ڕێگە نەدەم بەوەی کە زیاترین بازرگان بێن لێرە خستەخانی هەلی بکەنەوە کە ئەمە شانازیەکە بۆ کەرتی تەندروستی شارەکە بەڵێ ئیجابیات و سلبیاتی هەیە بەڵام لەگەڵەوەدا بۆ حکوومەت تەرکیزیە بێ لەسەر کەرتی گشتی بێ با کەرتی تایبەتیش بۆ خۆی گەشە بکات بەڵام نابێ کەرتی گشتی ببووکێتەوە کەرتی تایبەت ئۆتۆماتیکی ببوژێت کەرتی گشتی دامرکێتەوە یاخود سعیف بێ بێگومان کەرتی تایبەت هاوکێشەیەکی وەگەڵێ بیرکاریە ئەگەر ئەمە زعیف بێت ئەوە بەرز دەبێتەوە بۆیە من هەموو تەرکیزەکەم لەسەرەوەیە و ئەم داواکاریانەشم کە بە جۆرێک زۆرم تەواازعانایی گەێنم بە سەر و خۆم ئەوەیە کە پێویستە
بزانن داواخوازیەکانی کەرتی تەندروستی وەکو هیچ داخوازیەکی وەزارەتەکانی تر نییە. وەزارەتی ئاوادانکردنەوە دروستکردنی پردێک، وەزارەتی شارەوانی قیرتاوکردن، دروستکردنی بینا و ئەمانە گیانی هاوڵاتیە، بۆیە پێویستە زۆر بەجددی کاری لەسەر